یەکێک لە جوانترینە و سیفەتانەی کە مرۆڤ هەیەی بەخشینە، دەست و دڵ ئاواییە، کاری زۆر کەسیش نییە. ئێمە ئەمڕۆ لە دڵەوە بە پێویست ێزانین. ئەمڕۆ لە گوندی هاوار کە سەر بە پارێزگای هەڵەبجەیە ڕۆژی بەخشینە. ڕۆژی بەخشین ڕۆژێکی مێژوویە. هەموو ساڵێ هاواریەکان ئەم ڕۆژە دووبارە ئەکەنەوە لە مانگی چوار، ئیتر ئەکەوێتە 24 گرنگەوەیە لە مانگی چوار بێ. هەموو خانەوادەیەک کە لە هاوارە بەشداریەکە بە هەر خواردنێک، هەر کەسێ هەرچی پێخۆش بێ، دیاریکراو نییە کە خواردنەکە هەرچی بێ. من ساڵانە هەر ساڵێ بە شتێ بەشداریەکەم بە خواردنەکان. ئەم ساڵ گەنمم کوڵانوە، گەنمەکە بەو نیەتەی کە هەموو کەسێ لێی بخوا. ئێمە هەمومان بە خێزانی بەشدارین. مناڵەکانم تەمورە ئەژەنن، هاوسەرم دەف ئەژەنێ. خۆشم ئەم گەنمە بەخشمەوە بەو هیوایی کە بێتە مای ڕزق و ڕۆزی بۆ هەموو خەڵک. کە هەمومان نمەکی یەکتر بکەین، خۆشەویستی زیاتر بێ لە بینمانە بۆ یەکتری. تەنها ئامانجەکە ئەوەیە. ئینسان یعنی ئەوسا فەقیر وە، بەڵام کە ئەوە بووتە لەل دراوسەکان تەباوی هەر شتێکە بووە وەیەکو خواردوتانە. ئەوان بەشی تۆیاندا، تۆ بەشی ئەوانەدا هاتوون بۆ ماڵە و چووی بۆ ماڵیان، یعنی هەر شتێ بووێ وەیەکو خواردومانە. ساوەرم کردوێ بەشی گەڕەکەکەم داوەگەنم، هەر مناڵێ هاتە قاپێکی بردیە خۆش وە. ئەو ڕۆژۆک و حەفلەوە وەسە بۆ مناڵ. For